شەوی یەڵدایە یادەی جوورم شەو شەوی یەڵدایە یادەی جوورم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنورم شەو دڵم وەک حاکمی مازوو لە قوربان خەڵاتی وەسڵی تۆی مەنزورم شەو دڵیش مایل بە دیدەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورم شەو کە تۆی شای کەچکولاهی دیدەمەستان چ باکم قەیسەر و فەخفورم شەو لە خەو هەڵساوی یا لۆزە چاوت هەمیشە وایە یا مەخمورم شەو لە خەو هەڵساوی یا لۆزە چاوت هەمیشە وایە یا مەخمورم شەو سروشکم نەخشی چاوی تۆ دەکێشێ جێگەم سەردارەکەی مەنسوورم شەو موسڵمانان دەپرسن حاڵی نالی موسڵمانان دەپرسن حاڵی نالی لە کونجی بێکەسی مەهجوورم شەو